تۆینەوەی دوا ڕۆژی گەل و هیوا و ئاواتی هەمومان، تۆی ڕووناکی شەوی تار و نیشاندەری ڕێگای ژیان. لە مەڵبەندی دووی ڕێخستنی کەرکووکی یەکێتی نیشتمانی کوردستان بە ئامادەبوونی نوێنەری هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان شێخ لاهور شێخ جەنگی و بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و لێپرسراوی مەڵبەندی دووی ڕێخستنی کەرکووک مەراسیمی دابەشکردنی قەڵغانی پشتیوانی لە خوێندکارە یەکەمەکانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک بەڕێوەچوو. ئەمڕۆ لەم مەراسیمەدا ئێمە خەڵاتی ڕێزلانیان بۆکەین و دووبارە زۆر سوپاسی هاوسەرۆکەکەین و هیوادارین دایم چۆن گرنگی دا بە بواری پەروەردە و خوێندکاران لە کەرکووکە ساڵانە ئاوا گرنگی بۆ و بوارە بدات بۆی بێتە پشتیوانێکی گەورە بۆ سەرخستنی خوێندکارەکانمان و دوا ڕۆژێکی پرسنگدار بۆ خوێندکارەکانی شاری کەرکووک دابین بکات. زۆر سوپاسی شێخ لاهور دەکەم بۆ بەخشینی ئەم قەڵغانانە بە ئێمە و هەروەها زۆر سوپاسی هەموو کەسێک دەکەم کە یارمەتی داوام بە ڕێبەرەکەمەوە دەربین و هەموو مامۆستاکانە. سوپاسی عایلەکەمەکەم کە پاڵپشت و هاندەرم بوون، زۆر بە پاڵپشت و هاندەرم بوون کە توانیم ئەم نمرەیە بێنم و پاشان زۆر سوپاسی شێخ لاهورەکەین بۆ ڕێخستنی ئەم ڕێوڕسمە بۆ ئێمە. دەستخۆشی لە بەڕێز کاک لاهور شێخ جەنگی ئەەکەم کە هەستاوە بە دابشکردنی خەڵات بۆ قوتابی یەکەمەکانی شاری کەرکووک و لێرەشەوە دڵنیاییتان دەکەمەوە لێرەش ناوەستین لە زانکۆ لە هەر بوارێکا بخێنین بۆ پلەی یەکەمی ئەخوێنین بۆ ئەوەی خزمەت بە کۆمەلگاکەمان بکەین. خەڵاتی تایبەتی هاوسەرۆکی یەکێتی هەواڵ شێخ لاهور شێخ جەنگی دەگاتە کەرکووکی قودسی کوردستان. بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئامادەی مەراسیمەکە بوون ئەویان دووپات کردەوە کە یەکێتی هەمیشە کەرکووکی بە قەڵای سەوزی یەکێتی زانیۆ و هیچ کاتێکیش درێغی ناکات لە خزمەتکردنی شارەکەی خۆی. مەسەلەی خزمەتکردنی کەرکووک لە زیهن و بەرنامەی یەکێتیدا هەیە بە تایبەتریش جەنابی هاوسەرۆک لاهوری شێخ جەنگی یەکێکە لەوانەی کە بە تایبەت گرنگی بە شاری کەرکووک دەدات و وەکوتیشم با ئەمە لێ بگەڕین ئایندە و کردارەکانی ئایندە ئەمە بسەلمێنێت کە چێ گرنگی بە کەرکووک دەدات و چێ بە خەمی کەرکووکەکانەوەیە. سەرچاوەی بوونی یەکێتی خەڵکە و بۆ ئەمە بەسەرش ئەمڕۆ هەموو کەرکووچەکان چاوێن لە یەکێتیە و ئێمەش ویستمان بەم بۆنەیەوە ئەم خەڵاتە پێشەشکەین کە بەڕاستی جێگەی ڕێز و تەقدیرە بۆ جەنابی کاک شێخ لاهور کە ئەم مبادرەی کرد. ئاواکارین یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی جەنابی هاوسەرۆکان ئاوڕی زیاتر و جدیتر لەم شارە بدەنەوە لەبەرەوەی شاری کەرکووک کە زۆرینەی دانیشتوانەکەی کووردە لە ناو کوردیشا ئەتوانم بڵێم دۆست و هەواڵ و لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەرکە لە سەرمان وەک سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتیان بکەین و بەدەم داخوازیەکانیەوە بچین و من داواکارم ئەم ئاوردانەوەە تەنها لە بواری پەروەردە نەبێ بەڵکو لە هەموو بوارەکانە بێ. پشتیوانی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان سەرجەم خوێندکارانی شاری کەرکووک دەگرێتەوە و بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکدا قەڵغانی پشتیوانی و خەڵاتی هاوسەرۆک بەسەر خوێندکارە یەکەمەکانی دیکەینێتەوە جیاوازەکانی شارەکە لە مەراسیمێکی تایبەتدا دابەش بکرێت. ئازادشکوور گەلی کوردستان، کەرکووک.